بەنێو کووچە و کۆڵانەکانی گەڕەکی مەیدان دەسوڕێتەوە. چیرۆکی ئەو ڕۆژانەی بیردێتەوە کە کووچە و کۆڵانی شارەکەی جمەی داهاتوو کەس بیری لەم وێرانکاریە نەکردبووەوە. كل جثث وعظام. عیماد سالم دەڵێت هێشتا موسڵیکۆن نزیکەی 1500 تەرمی تێدا ماوە و بوونە بە ئێسک و پرووسک. هاي لحد الآن الجعب مال دواعش تلقي لحد الآن مليانة عبوات وجثث. هاي الجعب مالتهم، هاي وحدة، هاي شنطة مالتهم، هاي اثنين. بالنسبة للجثث هم ما دوروا زين ولا شافوا أشكوا. هاي واحدة من اللي تحت الأنقاض، هاي الجثة شوف. 750 ملیار دینار لە ساڵی 2017 و 2018 لە ساڵی 2019دا 280 ملیار دینار لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ نۆژەنکردنەوەی مووسڵ تەرخان کرا. ئەمە جگە لە هاوکاری وڵاتانی دیکە، بەڵام بەدەر لە پاکردنەوەی بەشێک لە ڕێگا سەرەکیەکان گۆڕانکارێکی ئەوتۆ نابینرێت. عیماد پێی وایە گەندەڵی لە داعش خراپتری بەسەر خەڵکی ئەم شارەدا هێناوە. کەس نازانێت ئەو پارانە چی لێ هاتووە کە بۆ نۆژەنکردنەوەی مووسڵ سرف کراوە. بلد العراق بلد الحوت، يبلع وما يبين به. ينطونا جمل يصل لو يصل ذيل ولو ما يصل ذيل، لا يعمرون لا يخلون بشر يشتغل ولا اكو شغل. واحد يشتغل حتى يحصل له كم فلوس ويبني بيته ويبني مستقبله من جديد. يعني هاي السنتين احنا طلعنا من الحرب متضررين، ما شفنا غير يمكن 3 مرات 4 مرات سلات غذائية فقط. خەڵکی لە بەڵێنە بێکردارەکانی حکوومەتی عێراق بێئومێد بوونە. هەندێکیان هاوشێوەی ئەیمن سوبحی دەستیان بە پاکردنەوەی خانوەکانیان کردووە و دەیانەوێت بە هەر شێوەیەک بێت لە کرێچێتی و ژیانی نێوکەمپەکان ڕزگاریان بێت. يعني خلينا نقول مثلا اتصل 100,000 دولار، خلينا نقول يعني مثلا هنا يجي ما تصل ربع ال100,000 دولار بالنسبة لي توزع للمواطن أو للناس اللي متضررين نهائيا. هذا شيء واقع. بەپی ئەو خەمڵاندنە سەرەتایانەی کە کراوە، نۆژەنکردنەوەی مووسڵ پێویستی بە 100 ملیار دۆلار هەیە. لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی داعشدا 11,000 خانوو ڕووخا. ئەمە جگە لە 300 قوتابخانە، 72 بنکەی تەندروستی، 9 نەخۆشخانەی گەورە، 60 مزگەوت و کەنیسە و هەروەها دەیان ئاپارتمان و هوتێل. خەڵکی ئەم شارە دەڵێن نەک 100 ملیار دۆلار، 2 بۆ 3 هێندەی ئەو پارێش لە نۆژەنکردنەوەی مووسڵدا سەرف بکرێت بەبێ چاودێری نێودەوڵەتی سوودێکی ئەوتۆی نابێت. ئەنجومەنی پارێزگای مووسڵدان بەوەدا دەنێن کە نزیکەی 100 نووسینگەی ئابووری سەربەحیزب و گروپە چەکدارەکانی عێراق لە شارەکەدا هەن. بەشێکیان داخراون، بەڵام هەندێکیان بەنهێنی کار دەکەن و جێبەجێکردنی پرۆژەکان لە دەستی ئەواندایە. ئەو مەکاتبێت اقتصادیت کە هاتیینە بەکرێن بریاردا و کتابەکە رسمی ئەژوان جهتێت أمني وقيادة عمليات وقيادة الشرطة الأمن الوطني الاستخبارات ما كتابك رسمي دايا فان جهات أمني إنه مراقبة وان بكنو وبين قرتن. یەکێک لە هۆکارەکانی سەرهەڵدانی داعش لە ساڵی 2014 بڵاوبوونەوەی گەندەڵی دارایی بوو کەچی پاش 5 ساڵ لە دەرکەوتنی داعش و 2 ساڵ لە کۆتایی هاتنی ئەو ڕێکخراوە جارێکی دیکە پرسی گەندەڵی بە هەڕەشەی جدی دەبینرێت لە بەرقەرار نەبوونی ئارامی و ئاسایش لەو شارەدا. هونەر ئەحمەد ڕوودا و مووسڵ.